کلااوڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێز لێنان لە یادی ڕامین فاتحی لە شاری سنە. ئەشکەنجەی دوو بەندکراو لە زیندانی ورمێ. کەم خۆراکی 40% قوتابیانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. شەڕی قورسی هێزەکانی ڕزگاری عەفرین لەگەڵ داگیرکەران لە ڕۆژاوای کوردستان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان و دامغان. ناڕەزایەتی بەردەوامی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە چەند شاری ئێران. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی معدەن لە کرمان. و بانگەوازی کرێکارانی ڕەسمی نەوت بۆ کۆبوونەوە لە ڕۆژی سێشەممەی داهاتوو. درێژەی هەواڵەکان. ڕێز لێنان لە یادی ڕامین فاتحی لە شاری سنە ڕۆژی یەکشەممە 29 ڕازبەری 1403 هەتاوی بنە ماڵەیە میشە زیندوو ڕامین فاتحی هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە چالاکانی مەدەنی سنە لەسەر مەزاری ئەو یان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی ڕامین فاتحی لە ژێر ئەشکەنجەی سەرکوتگەرانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی سنە بنە ماڵەیەوە هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ئازادیخوازی ئەو شارە مەزارەکەیان گوڵباران کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. ئەشکەنجەی دوو بەندکراو لە زیندانی ورمێ. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان دوو برای بەندکراو لە زیندانی ورمێ بە ناوەکانی فەرهاد و فەردین ئاقازادە لەلایەن مامورانی زیندانەوە بە سەختی ئەشکەنجە و ڕەوانەی نەخۆشخانە کراون. 8 مانگ لەمەوبەر فەردین و فەرهاد ئاقازادە بە تۆمەتی بەشداریکردن لە شەڕێکی بە کۆمەڵ دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ورمێ کران. ڕۆژی پێنجشەممە 26 ڕازبەرە و دوو بەندکراوە لە کاتی سەردانی بەرپرسانی زیندان لەگەڵ گاردی ئەمنیەتی دەمەقاڵەیان بوو و بە سەختی ئەشکەنجە دراون و پاش ئەو ڕووداوە بەڕێوەبەرایەتی زیندانی ورمێ بڕیاری داوە کە هەردووکیان بۆ بەندی تاکە کەسی بگوازنەوە. لە بەندی تاکە کەسیدا هەردووکیان دەستیان داوەتە خۆکوژی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. کەم خۆراکی 40% قوتابیانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. کارناسانی بێهداشت و دەرمانی پارێزگای کوردستان ڕۆژی یەکشەممە 29 ڕازبەر ڕایانگەیاند کە زیاتر لە 40% قوتابیانی ئەو پارێزگایە بەهۆی هەژاری بنەماڵەکانیان تووشی کەم خۆراکی بوون. پێشتریش کارناسی بێداشت و دەرمانی پارێزگای کرمان و ئیسفەهان راپۆرتێکیان لەسەر کەم خۆراکی 33% قوتابیان و منداڵانی ئەو دوو ئوستانە بڵاو کردبووەوە. هەروەها چالاکانی مەدەنی بەلوچستان باسییان لە دوورکەوتنەوەی 40,000 قوتابی ئەو پارێزگای لە خوێندن کردبوو. بەرپرسانی کۆماری ئیسلامیش لە ڕۆژانی ڕابردوودا ڕایانگەیاند بوو کە ئەم ساڵ نزیکەی 2 ملیۆن قوتابی ناونووسیان لە مەدرسەدا نەکردووە و زۆربیان پەیوەست بە بازاڕی کار بوون بۆ ئەوەی یارمەتی بنەماڵەکانیان بدەن. گیانە دەستانی ژنێکی گەنج بەهۆی تەقینەوەی گاز لە شوێشە. ڕۆژی یەکشەممە 29 ڕازبەر بەهۆی دزەکردنی گاز لە خانوویەک لە شاری شوێشەی سەر بە پارێزگای کوردستان تەقینەوە ڕوویدا و ژنێکی گەنج گیانی لەدەستە. بەپێی زانیاریەکان هۆکاری ئەو ڕووداوە کۆنبوونی سیستەمی لولەکەشی گازی شاری و لە بەرچاو نەگرتنی ڕێنماییەکان بووە. لە ئاکامی ئەو ڕووداوەدا ژنێکی گەنج بە سەختی سوتاوە کە پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەندامانی دیکەی ئەو خێزانە زوو خۆیان گەیاندوەتە دەرەوە و سەلامەتن. شەڕی قورسی هێزەکانی ڕزگاری عەفرین لەگەڵ داگیرکەران لە ڕۆژاوای کوردستان. ماوەی چەند ڕۆژە شەڕێکی قورس لە نێوان هێزەکانی ڕزگاری عەفرین و داگیرکەرانی سەر بە دەوڵەتی تورکیا درێژەی هەیە و تا بە ئەمڕۆ 37 تێرۆریست کوژراون. بە پێی ڕاگەیاندنی میدیاکانی ڕۆژاوای کوردستان لە نۆی خەرمانانی ئەم ساڵەوە تا بە 9 ڕازبەر ئۆپەراسیۆنێکیان دژ بە بنکە و بارەگاکانی تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا لە عەفرینی داگیرکراو دەست پێ کردووە و لەو ماوەیەدا توانی ویانە 37 تێرۆریست لە ناو ببەن و
دەست بەسەر چەند جبەخانەی پڕ لە چەک و چۆڵدا بگرێت. شایانی باسە کە چەندین سەربازی تورک و تێرۆریست لەو ئۆپۆراسیۆنە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکانی تورکیا کراون. کۆبوونەوەی خانە نشینکراوانی فولاد لە ئیسفەهان و دامغان. خانە نشینکراوانی سەنعەتی فولاد ڕۆژی یەکشەمە 29 ڕۆژبەر بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مایشەتی لە بەردەم سندوقی خانە نشینی شارەکانی ئیسفەهان و دامغان کۆبوونەوە. خانە نشینکراوانی سەنعەتی فولاد خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، هاوسانسازی حەقدەست، گەڕانەوەی سەربەخۆی بۆ سندوقی خانە نشینی کرێکارانی فولاد، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕەزایەتی بەردەوامی خانە نشینکراوانی تامین نیشتماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەمە 29 ڕۆژبەر خانە نشینکراوانی تامین نیشتماعی لە شارەکانی تاران، ئەهواز و شوش کۆبوونەوە و دژ بە بەرپرسانی ڕۆژێم دروشمیان بەرز کردەوە. خانە نشینکراوانی تامین نیشتماعی لە دروشمەکانیاندا خوازیاری چاکسازی لە ژیان و معیشەت و ئازادی چالاکانی کرێکاری و سیاسی بوون. خانە نشینکراوانی تامین نیشتماعی یەکشەمەی هەموو هەفتەیەک لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆ دەبنەوە و داوای هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە دەکەن، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی تا بە ئەمڕۆ هیچ بایەخێکیان پێنەداون. کۆبوونەوەی خانە نشینکراوانی سەنعەتی معدەن لە کرمان. ڕۆژی یەکشەمە 29 ڕۆژبەر خانە نشینکراوانی سەنعەتی معدەن لە پارێزگای کرمان لە بەردەم سندوقی خانە نشینی کۆبوونەوە. خانە نشینکراوانی سەنعەتی معدەن لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی بۆ کرێکارانی شاغڵ لە معدەن، دابینکردنی ئیمکاناتی خۆپاراستن، زیادکردنی حەقدەست و هاوسانسازی حەقدەستەکانیان بوون. خانە نشینکراوان هەروەها داوایان کرد مەزایە دواخراوەکانیان پێ بدرێت و بیمەی دەرمانی کارامەیان بۆ جێبەجێ بکرێت. ناڕەزایەتی ژمارەیەک لە کرێکارانی بەلوچ لە شرکەتی ماگمای هۆرمۆزگان. دە کرێکاری بەلوچی شاغڵ لە شرکەتی ماگمای هۆرمۆزگان ڕۆژ یەکشەمە لە ئاست زوڵم و زۆری بەڕێوەبەرانی شرکەت و جیاوازیدانان لە نێوان کرێکارانی ئەو شرکەتە ناڕەزایەتیان دەربڕی. شرکەتی ماگما بەڕێوەبەری پرۆژەی گواستنەوەی ئاو لە پارێزگای هۆرمۆزگان بۆ ئۆستانی ئیسفەهانە و بەڕێوەبەرانی شرکەت ماوەی چەند مانگە حەقدەستی دە کرێکاری بەلوچی و ناوەندەیان دواخستووە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەرپرسانی شرکەت هێشتا گرێبەستیان لەگەڵیان داواژۆ نەکردووە و ڕۆژانە خۆراکیان پێنادە. بانگەوازی کرێکارانی ڕەسمی نەوت بۆ کۆبوونەوە لە ڕۆژی سێشەمەی داهاتوو. کرێکارانی ڕەسمی نەوت ڕۆژی یەکشەمە 29 ڕۆژبەر بانگەوازێکیان بڵاو کردەوە و تێیدا داوایان لە هاوکارەکانیان کرد کە بۆ ڕۆژی سێشەمە 1 خەزەڵوەر لە هەموو ناوچە عەمەلیاتیەکانی جنوب مان بگرن. لە بەشێکی ئەو بانگەوازەدا هاتووە کۆبوونەوەکانیان دەست بە دۆخی پیشەی خراپی پیشەیی و معیشەتی تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە و چیتر ناتوانن چاوەڕێی بەڵێنی بەرپرسانی کۆماری ئیسلامی بن. ئەزموونی پێشووتریش نیشانی داوە کە دانوستان لەگەڵ نوێنەرانی وەزارەتی نەوت بێهودەیە و تەنیا کات بە فیڕۆدانە. بەو بۆنەوە داوا لە هەموو هاوکارەکان لە ئاسەلویە کەنگان و جەم دەکەین بۆ گەیشتن بە داخوازیەکان بۆ ڕۆژی سێشەمە 1 خەزەڵوەر لە شوێنی کارەکانیانمان بگرن و گەورەترین کۆبوونەوەی سەراسەری کرێکارانی ڕەسمی نەوت بەڕێوە ببن. چوونە کۆمای باوکی دادخوازی مێهدی سەلمانزادە لە زیندانی قزل حەسار. ڕەزا سەلمانزادە باوکی دادخوازی مێهدی سەلمانزادە لە گیانبەخت کردوانی شۆڕشی خەزەڵوەری 98 پاش چەندین ڕۆژمان گرتن لە خواردن چووە کۆما و ڕەوانەی نەخۆشخانەکرا. ڕەزا سەلمانزادە بە بیانووی دادخوازی خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکەی ڕوبەڕووی سزای دەستگای قەزایی بووەوە. لە سەردەمی شۆڕشی ژینا و ئاگردانی زیندانی ئێڤین پەروەندەسازی بۆ کرا و بۆ 7 ساڵ زیندان بە 7 ساڵ زیندان و 148 زەربە شەلاق مەحکوم کرا. لە ڕۆژانی ڕابردوودا ڕێکخراوی زیندانەکانی کۆماری ئیسلامی چەند تۆمەتی تازەی خستە پاڵ پەروەندەیە و باوکە دادخوازە و بۆ جارێکی دیکە سێناریۆ سازیان بۆ کرد.
سەپاندنی 5 ساڵ زیندان بەسەر سالار تاهرەفشار. سالار تاهرەفشار چالاکوانی تورک ئازەربایجانی لەلایەن لقی 15 دادگای انقلابی تارانەوە بە 5 ساڵ زیندان محکوم کرا. سالار تاهرەفشار بە بڵاوکردنەوەی بابەتێک لە پەیجی تایبەتی خۆی ڕایگەیاند کە ڕۆژی یەکشەممە حکومەکەی بینیوە و بە تۆمەتی پیلانگێڕی و هاوکاری بە مەبەستی ئەنجامدانی تاوانێک دژ بە ئەمنیەتی وڵات سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. دانیشتنی دادگا سەبارەت بە تۆمەتەکانی سالار تاهرەفشار هاوکات لەگەڵ ودود ئەسەدی ڕۆژی 1 جۆزەردانی ئەم ساڵ لەلایەن لقی 15 دادگای انقلابی تاران بە سەرۆکاتی قازی سەلەواتی بەڕێوەچوو. و دوا هەواڵمان سەبارەتە بە ئاشکرابوونی زانیاری پەیوەندیدار بە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران. ئەمریکا لێکۆڵینەوە لە دزەپێکردنی و بەڵگە نامەنهێنیانە دەکات سەبارەت بە پلانەکانی ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر ئێران کە لە ڕۆژانی ڕابردوودا بڵاو بووە. بەپێی هەواڵی CNN ئەم بەڵگە نامانە لە ڕۆژانی 15 و 16 ئۆکتۆبردا بڵاو کراونەوە. ئەو زانیاریانە بە نهێنی سەرەکی نیشانەکرابوون و تەنیا ئەمریکا و هاوپەیمانەکانی وەک ئوسترالیا، کانادا، نیوزیلەند و بریتانیا دەستیان پێی ڕاگەیشت. ئەو بەڵگە نامانە باسی ئەو ئامادەکاریانە دەکەن کە پێدەچێت ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر ئێران ئەنجامیان بدات. یەکێک لە بەڵگەنامەکان باز لەوە دەکات کە پلانەکان بریتین لە گواستنەوەی تەقەمەنی لە ئیسرائیل. لە بەڵگەنامەیەکی دیکەدا کە سەرچاوەکەی لە دەستگای ئاسایشی نیشتیمانیەوە وەرگیراوە باز لە مەشقەکانی هێزی ئاسمانی ئیسرائیل دەکات کە بریتین لە موشەکی ئاسمانی بۆ سەرزەوی، هەروەها پێدەچێت وەک ئامادەکاریەک بێت بۆ هێرشکردنە سەر ئێران شیەکاتەوە. بینەرانی خۆشەویست گەشت هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.